دەبینین کە هەم ئەو شوێنانەی کەوا تایبەتن بە فرۆشتنی کەلوپەلی ئۆتۆمبیل لەم شوێنەدا وجودیان هەیە و هەم فیتەری زۆر باش و بەناوبانگ لەم ناوچەیە بوونیان هەیە. من هەوڵ دەدەم ئەمڕۆ تەورێکی جیاواز هەڵبژێرین، ئەوش فرۆشتنی کەلوپەلی ئۆتۆمبیلە. دەبینین کە ئەمە هەموو ئەم کەلوپەلانە لێرە نمایشکراون بۆ فرۆشتن. دەبینین ئەمە جۆرێکی دیکەی لە کەلوپەلەوانی کە پێویستیان بە هەم بە چاملغ و بۆنیت و یاخود مەچینەی ئۆتۆمبیلیش بێ بە هەمان شێوە ڕوو دەکەن ئەم شوێنانە بۆی کە کەلوپەلەکانیان دەست بکەوێت. لەگەڵ خاوەنی ئەم شوێنە قساکەم. سڵاو لێبێ. بورە دەمانوێت ئەم ڕۆباسی فرۆشتنی ئۆتۆمبیل بکەین لە کەرکووک، ینی کەلوپەلی ئۆتۆمبیل لە کەرکووک. پێم بڵێ کەلوپەلەکان لە کەرکووک نرخەکانیان چۆنەوە چێ و کەلوپەلێک زیاتر خەڵک خواستی لەسەرێتی؟ وەڵای ڕاستی ئێمە خۆمان ئیش لەو کۆرلاکەین، ئەگەر ئۆپرایشەکەین ئیش بە ئام کەس بووە وەڕاستی زۆر بووە، بەس ئیشەکەی ڕاستی شتێ زۆر باشە. زیاتر چی خەڵک بە بەردەوام ئەیکڕێت و ینی فرۆشتنی خێر؟ وەڵای وردەوات لەگە دەعامی ساسا بۆ نمونە کابراایەوەکەمە هاتوۆ نەبواتە دەعامی کردووە، ئەتەدا لایت و مایت و دەعامی و چاوەڵ ڕۆژتانێکی شتێبێ بسەنێ. پیاوە دامی کردبوو؟ بەڵێ باشە. مەکینەیەکی کۆرەلا بەسەنامانە هەموو یەک جۆرە کۆرەلا، یەک جۆرە مەکینێ. ئەمە کامل گشت و مەکینەی ئۆپترا حالیان کۆل لەمانەوە نزیک 20 ڕۆژتر کۆل لەمانش بۆ دێ. مەکینەی بە 8 وەرەقەیە. لەگەڵ شوێنەکانی ترا جیاوازی چیە؟ من زۆر جا بینم لە هەرێمی کوردستانەوە دێن لە کەرکووک کەلوپەلەک ڕۆ. وڵای کۆرلا بەعام یەک سعرێکە تقریبان، بەس لە هەرێم بۆ گرانترێ فڕۆشن ئەلێن لەوێ حدودیە گرانترە شتێوە گرانترە، بەس ئێوە لە بەسڕاوە هێنین، بەسڕاوە هەرزانترەکەی لەسەرمان ئەو شتە هەیە. لێرە تەنها کەلوپەلی کۆرەلا و ئۆپترا فرۆشن؟ بەڵێ لای تۆ کۆرلا یارس لەگەڵ ئۆپترا ئەڤیۆ ئەو چوار سارێ. شوێنەکانی تر بە هەمان شێوە نرخەکان فەرقیە لەگەڵ هەرێمە؟ وڵای تەبعان گشتی فەرقەکەن بەسانێ دراوسەکانی توێ. بەڵێ صح زۆربەی شوێن هەیە لە هەولێر لە سلێمانەوە دێ مشتری خۆمانە دێت سە بۆ نمونەوە کاکەی عەرەبە لە حەویزۆ هاتوو بناو کەرکووک لێرەی سەنێت ئەلێ ئێرەشتی هەرزانترە وەک لە خارج و ئەتراف. هێنانی ئەم کەلوپەلانە بۆ کەرکووک ینی ئەم دەرگا و مەکینە و شتەکان بۆ ئێوە کێشە دروست نابێت لە بازگەکانە؟ وڵای لە حدودا زۆر کێشەمان بۆ دروست دەبێت، خاصن کە داخل کەرکووکە بێت ڕامانەگرن بە چەند سەعات جارە بە ڕۆژ ڕامانەگرن بەس لەبەرەوەی کەوا ئەمە چیە ئەشیامان هێناوە ئەلێ ئەشیا مەمنوعە ئەشیا وایە نازانم چییە تا بە زۆر ئەبێ داخلیکە نەژوورەوە کێشەی زۆرمان بۆ دروست دەکات. سەلامەت بخەیە. من بەشێک لە دیمەنەکانی نێو ئەم دوکانە بۆیەوە گوازمەوە کە دەبینین کۆمەڵک مەکیناوە کۆمەڵک کەلوپەلی وردەواڵەی ئۆتۆمبیل هەموومانە لێرن نمایشکراون بۆ فرۆشتن. ینی دەبینم ئەوەنە وردبوونەتەوە لە کەلوپەلەکان پێم وابێ هەر ئۆتۆمبیل هێنن لێرە خۆتان ئۆتۆمبیل هێنن لێرە هەڵەوەشێنەوە بۆ جۆرەیە ئەمە هەیە لە کەرکووک؟ نان ئێمە لە دوبەی سەنین لێ پارچە پارچەیەکەن وی هێنین بە کاملی ناوێ بێت. بەشێک هەیە پێڵێن بەشی سکراپچیەکانە ئەو بەشە چۆن؟ سەیرە حالی سکراپچیەکانە عینە ناوانە لەم لە دوبەی هێنین سارەکە بە کاملی ئەڕاتە ڕێ عیبی نییە پارچە پارچەیەکەن وی هێنین بۆ ئێرانە. ئۆتۆمبیلێکی کامل پارچە پارچەکان لێرە بە پارچە پارچەی فرۆشتکە بە کابلی نایەتە ژوورەوە بێ پاری گومڕگی ساری کامل دیت بەسکە پارچە پارچەکە وەرە با گفتوگۆ بکەین بزانین ئەو کەلوپەلانەی کە خەڵک زیاتر بۆ لای تۆ دێن ڕۆژانە داوایەکان چییە؟ وەڵا وەک مەکینە و جەڕی ئۆپترا و ئەڤیۆ ئیتر ئەو شتانێ حالێن لێرەیە و ئەشای کۆرلاشمان نەماوە بێ ڕەخبەتێکی زۆری لەسەرە لە کەرکووکە. کاروان ئەگەر گوێبیستی منی پێم خۆش بوو پرسیارە بکەیت زیاتر ئەشای کۆرلا و کامیری لە کەرکووکە وەک بلی توێتا زۆر مەرغوبە ئەوەی بەعام عەلامی توێتای پێوە بێ لە کەرکووکە مەرغوبە. ئەمە هینەوەی خەڵک زیاتر ئۆتۆمبیلە بەکارهێنی وە؟ بەڵێ هینەوەی بۆ واگەڕێتەوە خەڵک زۆر بەکاری دێنێت. کاروان ئەگەر گوێت لە من بێ پێم خۆش بوو پرسیارێ بکەم لەسەر ئەوەی کاروان ئەگەر گوێبیستی من بی پێم خۆش بوو پرسیارێ بکەم ئەمە فرۆشتنی ئۆتۆمبیل بوو یاخود کەلوپەلی ئۆتۆمبیل بوو لە کەرکووک کە لە حاسیلەکەی کەرکووک بەناوبانگە بۆ فرۆشتنی کەلوپەلی ئۆتۆمبیل و کە باسم کرد وەکو میوانەکانیشم ئاماژیان بۆ کرد ینی بەشێک لە کەلوپەلەکان زیاتر ڕەخنەتیان لەسەرە و خەڵک لە پارێزگاکانی دیکەشەوە بە تایبەتی هەرێمی کوردستان دێن لە کەرکووک و کەلوپەلانان کڕن بۆ پێی کە جیاوازی لە نرخەکانیانە هەیە ینی لە کەرکووک نرخەکانیان کەمترە و هەرزانترە و لەوەی کە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان هەیە. بەڵام نەگەڕێمەوە بۆ لای ئەوە بەست. کاروان ئەگەر گوێت لە من بێ پێم خۆش بوو پرسیارێکی کەمان بۆ بکەیت کە زۆر باسی ئەوە کرێ هەندێک لە پارچەکانی ئۆتۆمبیل ئێمە لەناو خۆمانە هاوڵاتیان ئەڵێن لە پارێزگای سلێمانیان لە پارێزگای هەولێر نرخێکی زۆری هەیە بەڵام ڕاستەخۆ هەمان پارچەیە لە شاری کەرکووک لەوانەیە نیوەی نرخەکەی هەبێ. بزانە نهێنی ئەوە چییە کە لێ بەم نرخەکە مایفرۆشن؟ هەرچەندە من بە باشی لە پرسیارەکەیەوە تێناگەم چکە دەنگیەوە زۆر بە خراپی ئەگاتە لای من
بەڵام من کە تێگەشتم پێم وا بێ باسی جیاوازی نرخەکانەکەی لە کەرکووک بەڵێ جیاوازیوانە جارێکی ترژم پرسیارە لە خاوەنی ئەم شوێنەکەمەوە بۆ پێیکەوەکو باسی کردەوە کەلوپەل لە دەرەوەی کەرکووک هاورداکەن جیاوازی نرخەکان لە کەرکووک چی ینی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر یاخۆ لەگەڵ پارێزگاکانی ترا جیاوازەکەی هیچ وڵی بۆ هەیە هەولێر سنتەر بێت لەوانێ بلی ئێمە سنتەرە و خەڵکی زیاتر هات سۆمانەکاتەوە شتان لەوانێ لەبەرەوە گرانتر بیفرۆشن بەڵام بە عام خەڵکی کە خۆی فەخیرە ئێمە ناتوانین خێرە زۆر بکەینە سەر مەوادەکانە سەبوو نمونە ئێمە داعامی ئۆپترا بێت کۆرلا بێت ئەمانە بێت ئەیهێنین نزیک 22,000 لەسەر خۆمانای دێنە 45,000 3,000 خێرەکە بەڵام هەولێر دانشێت ئەو بۆ 3,000 خێر نایفرۆشە هیچ نەویست نەبێت 7,000 10,000 کاتە بانی ئەوە فەرقی جیاوازی لەوە ئاکات کەوا ئەمە گرانترە ئەمە هەرزانترە لە کەرکووک هەموو یەک نرخەیە خود لە دوکانێک بۆ دوکانێکی تر جیاوازە وڵات جیاوازە بەس جیاوازەکە زۆر وان نییە سەبوو نمونە تۆلەی شووتێک حازینێ لایتێک با 15 فەرقی بێت لەو زیاتر نابێت چکە منافەسێ زۆر هەیە لە بین دوکانەکانە باشە من ئەوەی کە بینیوە لە حەسیرەکە زیاتر ئەم شتانە ئافرۆشە لە کوێ دیکەی کەرکووک شتە هەیە هەیە لە سناعشەیە لە سناعش گەورەکە لە سناع تازەکە ئەم شتانە فرۆشترێ بە زیاتر ئێرە بۆتە ڕئیسی وەک سناعی لێ هاتووە سەلامەتی بەڵێەوەی کە جێویستی بوون ئەمە زانیارەکان بوو لەسەر جیاوازی کەلوپەل کە لە وەکو میوانەکە ماوەژە پێدا لە نێوان کەرکووک و هەرێمی کوردستان جیاوازیەکی زۆرە بووە ئەمەوای کردووە خەڵک زۆر زار لە هەرێمی کوردستانە بێ بۆ کەرکووک بۆ کڕێنی کەلوپەلی ئۆتۆمبیلەکان.